بە یەکدەنگی نێوانمان تیرۆری ئازادی خوازان ڕاگرین. خەڵکی شەڕەفمەندی کوردستان ئازادی خوازان مرۆڤ دۆستان لە سایەی بێباچی ئەم سیستەمە حکومڕانیەی باشووری کوردستان ڕۆڵە شەڕەفمەند و ئازادی خوازەکانی گەلەکەمان ڕۆژانە ڕوو بە ڕووی هەڕەشە و تیرۆر و لەناوبردن دەبنەوە. ئەمەش لە سەردەستی دەستگا هەواڵگری و سیخوڕیەکانی داگیرکەرانی کوردستان کە بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و بە ڕۆژی ڕووناک دەستیان داوەتە تیرۆری ئازادی خوازان و شۆڕژێرانی پارچەکانی تری کوردستان و ڕۆژ نییە هەواڵی مەرگ و تیرۆری ڕۆڵەیەکی بە ئەمەکی گەلەکەمان نەبیستین. لە 30 ساڵی ڕابردوو چەندین کەسایەتی سیاسی و مەدەنی و ڕۆژنامەنووس و چالەگوان ئیتر چ بەدەستی داگیرکەرانی کوردستان بێت یاخود بەدەستی خودی هێزە دەسەڵاتدارەکانی باشوور بێت تیرۆر کراون. ئێستاش لە ڕۆژگاری ئەمڕۆماندا دۆخەکە گەیشتۆتە ئاسێکی مەترسیدار و بێ هیچ سڵمینەوەیەک ئازێتی خواز و شۆڕژێرانی گەلەکەمان تیرۆر دەکرێن و گەڕێی پێنەگیرێت ئەوە دەستی تیرۆر دەگاتە هەموو کەسێکی خاوەن کەرامەت و ئازادی خواز. داگیرکەرانی کوردستان بە تایبەت تورکیا و ئێران دەیانەوێت لە ڕێگەی ئەم هەڵمەتە تیرۆرەوە بە تەواوەتی دەنجی ئازادی خوازی نەتەوەیی و لای گەلەکەمان سەرکوت بکەن تاکو و زەمینەی داگیرکاری و کۆمەڵکوژی سەرهەرێمی کوردستان خۆشتر بکەن. بێ هەڵوەستی و بێباچی هێزە دەسەڵاتدارەکانی باشوور ئەو حەقیقەتە پشڕاست دەکاتەوە کە ئەوانیش هەماهەنگن لەسەر بەڕێوەبردنی ئەم هەڵمەتە تیرۆرە و لە پێناو بەرژەوەندی حەزبی و بنەماڵەی ڕۆلیان هەیە لە کۆمەڵکوژکردنی خەڵکی بەناموس و شەڕەفمەندی گەلەکەمان. بێگومان ئەم سیاسەت و هەڵوێستە مایەی قبولکردن نییە. پێویستە گەلی ئازادی خوازی کورد بە هەموو شێوەیەک ڕوبڕووی ئەم پلانە گڵاوی دوژمنان بێتەوە. ڕێگە نەدرێت هەروە بە ئاسانی ڕۆڵە ئازادی خواز و شۆڕژێرەکانی گەلەکەمان تیرۆر و ڕەشەکوژ بکرێن. بۆیە ئێمە وەکو دەستەی دژی تیرۆر و داگیرکاری بۆ ڕای گشتی ڕادەگەێنین کە بە هەموو هەوڵێکمانەوە دژی ڕەفتارە نائینسانی و دوژمنکارانەی داگیرکەرانی کوردستان و هاوکارەکانیان دەوەستینەوە و تیرۆری سیستەماتیکی ئەوان مەحکوم و شەرمەزار دەکەین. پێویستە خەڵکی شەڕەفمەند و ئازادی خوازی کوردستان هەموو بە یەک دەنگ بەرەنگاری تیرۆری داگیرکەران و هاوکاریانیان ببینەوە و بێ هەڵوەستی و بێخەمی دەسەڵاتدارانی باشووریش بخەینە ژێر بەرپرسیارەتیەوە. کەسێک کە لە باشووری کوردستانە بووین بە تۆعمەیک بۆ ئێران و ئێرانی داگیرکەر بە ناو ئیسلامی هەر لە باشووری کوردستانە کە چاویانیە ئێمەی کوردی یەک بگرین بە کوشتنمان بە لە ناوبردنمان ئەوان ئەیانەوێ ئێمەی کورد لە یەکدا بڕین و بێ جیاوازی کە بین بە دوشمن یەک. بەڵام ئێمە من لێرە و داوام لەگەلی هەر چوار پارچەی کوردستانە ئیدی نەوینە تۆعمەی نە تورکیا نە ئێران. داوایشم لە باشووری کوردستان ئەوەیە حزبە سیاسیەکان پشگیری ئێمەکەن. ئێمە کە پەنامان ناوڕێ بە باشووری کوردستان بێ بە پەناگایك بۆ ئێمە چ لە لایەن گەلەکە و چ لە لایەن حزبە سیاسیەکانە و ئەوان ئەیانەوێ هێز و ئرادەی گەلی باشوور بشکێنن کە لێرا تورۆرێک ئەکریێ ئەیانەوێ هێز و ئرادەی حزبە سیاسیەکانی باشوور بشکنن کە ئێوە هیچ نین بۆ ئێمە. تەنها هەڕەشەکە لەسەر ئێمە نییە، تەنها هەڕەشەکە لەسەر ماڵباتی سیاسی و کەسایەتیە سیاسیەکان نییە، ئەو هەڕەشە لەسەر گەلی کووردە. ئەوانەوێ جیاوازی لە بین منی کوردی ڕۆژهەڵات و باشووری کوردستان نابێت. بەڵام ئێمە هەر وەکو برا و خوشک داوایان لێ ئەەکەین ئیدی بەسە، داگیرکاری بەسە، لە ناوبردن بەسە، کۆمەڵکوژی بەسە، ماڵوێرانی بەسە. شاهید نامێ